تاری دڵ ئەی دڵ بەسە ببڕێتەوە هاواری حەزینت، ئەی دڵ بەسە ببڕێتەوە هاواری حەزینت، کۆتا کە خەمی دولبەر و گریان بەتینت، تاکەی لە سەحەر خونچەی گوڵزاری و شیوەن، تاکەی بوەرێ ڕووپەڕینە و گوڵشەنی ژینت. هیچ کات مەڵێ بولبول و گوڵزاری بەجێهێشت، سەرگەشتە کە هەردێتەوە بێشک بێقینت. بڕوانە لە سۆزی دڵی پەروانەی شەیدا، بڕوانە لە سۆزی دڵی پەروانەی شەیدا، ئەو حاڵی سوتانەی بکە سەر مەشقی ئەوینت. تامینیە ئەم عەشقە بەبێ کۆششی فەرهاد، گەر کۆنەکەنی پێم بڵێ کوا عەشقی شیرینت. لەم باری خەم و میحنەتی فیراقە فیراکە، چیتر کە نەتۆرێ لەسەر ئەو لێوەکەنینت. کەی حاصڵ ئەبێ باخی ئەمەل بەم کوڕزانە، بۆچ ئەم تەمەوە لێڵی بکە ماهی نورینت. خۆت باشتر ئەزانی کە عەشق هەر خەموژانە، میراتە بەجێماوە لە چەندین مەموزینت. پێنجوێنی نەکەی تەرکی گوڵستانی عەشقکەی، سەد دەفعە بە قوربانی بکە گیانی شیرینت. سەد دەفعە بە قوربانی بکە گیانی شیرینت. لە بینەرانی بەڕێز سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئەمڕۆ خۆم زۆر بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لەگەڵ هاوڕێی بەڕێز و شاعیری هەزناسکی کورد مامۆستان لە بەست پێنجوێنی ئاوپرژێنی ڕۆح و دەروونەکانی ئێوە بکەین و بە شێعر و مناجات و قەسیدەکانی بتوانین ئارامی و ئاسوودەیەک بە ئێوەی بەڕێز و خۆشەویست ببەخشین. ئەدەب لە خزمەت ژیاندا بزانین ئەدەب چه خزمەتێک بە ژیانی ئێمە دەکا. ئەدەب چۆن ئەتوانێت کەلاوەی ڕۆحمان یا ڕۆحی بە کەلاوە بوونمان بکاتەوە بە گوڵزار و بە باخچە و سەر لە نوێ ئاوپرژێنی ڕۆح و دەروونەکانمان بکاتەوە. ئەمڕۆ بەڕێڕەوی شێعری نەبەست پێنجوێنیدا ئەگەڕینەوە بۆ خانەقا و حوجرەکانی 200 ساڵ بەر لە ئێستەی کورد. ئەڕۆینەوە بۆ نێو حوجرە و خانەقاکانی مەحوی و سالم و نالی و سەدان کەڵە پیاوی تری وەکو مەولەوی و بێسارانی و سەیدی سابەڵک و بتوانین ئەم بەرنامەیە بکەینە گرێدەری ئەدەبی ئەمڕۆمان لەگەڵ ئەدەبی ڕابردووماندا. کاک نەبەست پێنجوێنی یاخوا بەخێربی بۆ بەرنامەی باسخواست و بەرنامەکەت ڕازاندەوە و ئومێدەوارین ئینشاءڵڵا پێکەوە بتوانین شتێک بە بینەری بەڕێز ببەخشین. زۆر سپاس کاک ریاضیان، سپاس بۆ ئەم بەرنامەیە. زۆر خۆشحاڵ ئەزانم کە بۆ دووەم جار لە بەرنامەکەی جەناب تا بەشدار بووم. سڵاو و ڕێزم هەیە بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست بە هیوای بتوانین بەرنامەیەکی خۆش پێشکەش بکەین. پیاوی بەڕێز و هەزناسکی وەکو جەنابتان ئامادە من تەبان ئێمە هەمیشە ئامادە بوون و حزورتانە بووە بە درێژای مانگی پیرۆزی ڕەمەزانیش توانیمانە سوود لە قەسیدە و مناجاتەکانی بەڕێزتان وەربگرین. خوای گەورە پاداشتی بەخێرتان بداتەوە. زۆر سپاس کاک نەبەست پێم خۆشە هەر لە ناونیشانی بەرنامەکەمەوە بپرسم ئەدەب لە خزمەت ژیاندا، ئەدەب چۆن ئەکەوێتە خزمەت ژیانەوە؟ ئەدەب چه خزمەتێ بە ژیانەکە؟ بۆ منە ئەدەب چه پەیوەندێکی بە ژیانەوە هەیە؟ بەڵێ پرسیارێکی جوانە کاک ڕیاز. ئەدەب یعنی بەدەر لە هەموو ژانرەکانی تر، بەدەر لە هەموو کایە معریفیەکانی تر ئەتوانین بڵێن ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانەوە هەیە. چونکە ئەدەب بەهۆی ئەو زمانە ئەفسوناوی و زمانە سیحراوی خۆیەوە کە هەیەی کە ڕاستەوخۆ لە هەستەوە سەرچاوە ئەگرێت. بێگومان هەستی ئینسانیش هەر بە فیترەت هەستێکی جوانە. ئەوە ئینسانەکان کە دوجار هەستی خۆیان تێکەڵ بە ژەنگ و ژاری دنیا و بڵز و کین و ناڕەحەتیەکانی ژیان لەگەڵ ئەوە دەست و پەنجە نەرم ئەکا. ئەگینە بە فیترەتی ئینسان خۆی مرۆڤ خۆی خاوەنی هەستێکی ناسکە. ئەدەبیش مادامێک سەرچاوەی لەو کانیاوە جوان و ناسکەوە گرتە بێت، بێگومان ڕاستەوخۆ کاریگەری لەسەر کایەکانی ژیان بەگشتی ئەبێت و لەسەر دڵ و دەرونی ئینسانەکان کاریگەری بەجێهێڵێت. کاک نەبەز ئەدەب چی بە جەنابەت بەخشیوە؟ ئەوەندەی کە من شارەزای ژیانی جەنابەت بم
لە ڕابردووە لەوە چێ چەق بەستوو بووبی لە نێو ئایدۆلۆژیا و بیرێکی سیاسیە خۆت تەرخان کردوێ بۆ گروپێک یان بازنەیەکی دیاری کراو بەڵام لە ئێستا هەستەکەین نەبەست پێنجوێنی مڵکی هەمومان مڵکی هەموو کەسێکە بە بێ جیاوازی کەواتە ئەدەب چۆن تۆی لەم چەق بەستووی و لەم باز نەبچووکەوە دەرهێنا و کردیتە کەسێکی جەماوەری یان بۆ منە ئاشنای کردی بە خەڵکێکی زۆر و لەگەڵ ئەوەشدا ئەدەب چی بە تۆ بەخشی پرسیارێکی جوانە هەرچی جوانیەک کە لە منە ئەگەر ببینرێت هەر لە ناسکی و لە مامەڵەکردن و لە ئیحساس بێگومان ئەوە سپاس بۆ ئەدەب کە ئەدەب پێبەخشیوم هەڵبەت ئایدۆلۆژیا ینی لەگەڵ ڕێزما بۆ ئەو کەسانی کە کەسانی ئایدۆلۆژین ئایدۆلۆژیا ئینسانەکان زیاتر قەتیسەکە لە چوارچێوەیەکە زیاتر ئینسان دەست بەسەر ئینسانە ئەگرێت وەک خۆی ئەوەی کە هەیە بیر ناکاتەوە وەک ئەو کەسێک کە لەسەرەوە تەوجیهیەکە ئەوە بیری پێ ئەکات و یان با بڵێن ئەتوانین بڵێن فکرێکی تایبەت بە خۆی نییە فکرێکی ئیسیرادە لە کەسێکی ترەوە بۆی هاتووە بەڵام ئەدەب ڕاستەوخۆ چونکە هەڵقوڵاوی ناوناخی ئینسانە ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ خودی خۆیان ئەکا ینی ئەحساساتی خۆیەتی دەری ئەبڕێت بۆیە هەر جوانیەک لە ژیانە کە من خۆم ئەیبینم ئەوە لە ئەدەبەوە بۆ ماوەتەوە ئەگەریش ناشیرین یەکتیا مامابێتەوە لەگەڵ ڕێزما ڕەنگە کاریگەری ئایدۆلۆژیا بێت لەسرم بڵێ ئەم هێز و کاریگەری کە ئەدەب بە مرۆڤەکانی ئەبەخشێت تەنانەت ئەو نووسرانشی کە لە بواری ئایدۆلۆژیایە ئەنووسن ئەوانەی کە ئەدیب و شاعین هەستەکەی زۆر ناسکن هەستەکەی زۆر بەڕەحم و بەبەزەین تەواضع و لێبوردنیان تا ڕادەیە لەوانی تر زیاترە ئەم هێز و کاریگەریە چییە کە ئەگەڕێتەوە بۆ کاریگەری خودی ئەدەب طبعاً ئەدەبیات بەعام و شعر بەگشتی مامەڵەی لەگەڵ شتە ناسکەکانی دەوروبەریا هەیە یعنی ئەو چاوی کە شاعیر دەوروبەری پێ ئەبینێت چاوێکی ئاسایی نییە هەمیشە شاعیرەکان مامەڵەیان لەگەڵ گوڵ و لەگەڵ شنەبا و لەگەڵ مانگ و ئەستێرە و لەگەڵ شتە جوانەکانی دەوروبەریانە هەیە بۆیە کە تۆ بە تەبیعی حاڵ ئەگەر لە باخچەیەکە دابنیشید گەڵایەک ببینی ئەشنێتەوە بە دەمبای شەماڵەوە بێگومان کاریگەری لەسەر تۆ دانێت و شعرێکە نووسێ مادامێک تۆ هەڵسوکەوتت لەگەڵ ئەم شتە جوانی دەوروبەرتا هەبێت بێگومان مامەڵەی ڕۆژانەیشت زمانی ڕۆژانت هەروە ناسک و یعنی بەدەر ئەبێت لە زمانێکی زبر و قین یعنی ئەتوانم بڵم شاعیر یعنی بۆ شکڵە پێناسێکم شاعیر ئەو کەسەیە کە دوورە لە بوغز دوورە لە قین چونکە لەگەڵ شتە ناسک و جوانەکانی دەوروبەریا هەڵسوکەوت دەکات بەڵێ زۆر جار شاعیران وا پێناسەکرێن کە زیاتر بەلای گوڵ و حجرە و تەسەوف و عیرفان و ناسکی و گریان و سۆزی دەروونە لا ئەدەنیان بەرەو ئەوانە ئەچن هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ینی شاعیران هەمیشە لە فەزایەکی ناسک و یان بۆ منە ڕۆحی و دەرونیا ئەژین تەسەوف بەعام یا با بڵێن جانبە عیرفانیەکەی دین بەعام هەڵقوڵاوە یعنی وەکو چۆن لای کەسی عاریف دڵ سەنتەرە بەڵام لە لای خەڵکی تر بەو شکڵە نییە دڵیش هەمیشە تۆ سێری دڵی ئینسان کە هەمیشە ئەو دڵ خاوەنی سۆز و هەست و بەزەیی و لێبوردن و ئەو شتانێ مادامێکیش تۆ شاعیر بیت شاعیرەکان هەمیشە و کوچۆنەڵێ بەلای ئەهلی بەلای تەسەوفا لایەنیاوە لەبەر تەسەوف کاریگەری لەناو دڵا هەیە و شعریش بە هەمان شێوە کاک نەبەز ئەدەب چی بە مرۆڤ ئەبەخشێ و چی لێ ئەسەنێتەوە جەنابەت وەکو کەسێکە لە فەزای ئەدەبە ئیژەکەی و کەسێکی ئەدەب دۆستی و شیعر دەنووسی لە ماوەی ژیان تا لە ماوەی ئەوەی کە دەست لە ملان بووی لەگەڵ ئەدەبە ئەدەب چ شتێکی پێبەخشی و چ شتێکیشی لێ سندویتەوە وەک پێشتر ئاماژەم پێکرد شک نابێ یعنی شتێک کە جوان بووێ لە مناو بە شاعیربوونم لێم سندرا بێتەوە ئەکرێ شتێک ناشرین بوو بێ لە مناو بە حکمی شاعیربوونەکەم نەبوو بێتمە خاوەنی ئەو شتە بەڵام هەرچی جوانیەک ئەگەر هەبێت پێم وایە بێ شعیر بە منی بەخشی و یا ئەدەب با بڵێن بەگشتی کاتە دڵڕەقی و بغز و تووڕێ لێ سندویتەوە هەر کە نەم بووە ئەگەر هێشم بوو بێت بێگومانەوە کاریگەریەکەی زۆر کەمتر بۆتەوە با بڵین لەسەر خودی خۆم و ئەتوانم بڵێم ماڵاوایم لێ کردووە کاک نەبەس پێم خۆشە گوێبیستی شعرێکی قەسیدەیەکی تری جەنابتان بین بەڵێ ئەم شعرە پێم خۆشە شعرێکی مەلا حەسەنی قازی مەشهور بە شاهۆ شاعیرێکی کۆنا شاعیرێکی زۆر لە بواری تەسەوفا نووسیوێتی شعرێکی زۆر جوانی هەیە بەڵێ هەورامیە
من تەخمیسی ئەم شعرم کردووە لەبەرەوەی کە شعرەکە زۆر بەلامەوە جوان بووە شعری شاعرانی کۆن هەر کامیان کاریگەری لەسەرم هەبوو بێت هەوڵم یاوە تەخمیسی کەم ینی بە شێوازی ئەوان هەر شعرەکە هی ئەوە من پێنج خشتێکیم بۆ داناوە سێ نیوە دێڕی هیم لە دوو نیوە دێڕی هی ئەو بەو شکڵە پێوترێت دێڕەکانی ئەو دوو نیوە دێڕە لە هەموو لە کۆتایی شعرەکانە ئێستا پێنج نیوە دێڕ ئەخوێنرێتەوە سێم یەکەم هی خۆمە و دووەمیان هی ئەوە کە من دەرچووم لە فەرمانت کەوتمە دەریای گوناهباری زەلیل و چارە ڕەژمان خەجاڵەت بە یەکجاری لە چاوم وا بەخوا بکێ ئەشتی سووری بێقەراری پەنام هێنایە بەرقاپی بەناڵە و شیوە نیزاری هەزاران دەفعەیاڕی بە هیوای ڕەحم و ڕزگاری تریفەی مانگی بەختیاری ون بوو لەناو هەوری تەما گوڵی ئومێدی ژیان هاکاوەری و ئەویش نەما مەگەر ڕەحمی تۆ ئیلاهی دەرم بێنێ لەناو خەما ئەگەر چی شەرمەزار ڕوو ڕەشی دیوانی تۆم ئەمما بەرامبەر عەفوی تۆ وەزنی چییە باری گوناهباری لە کاروانی خوداناسی ئەگەر چی بەندە بەجێما ئەسیری نەفسی ئەمارەم زنجیری ئەوە لە ئەوەما ئەوداڵی جەننەتی تۆم و هەزار کۆس پیشوا لە ڕێما بە ڕەحمی واسعی عام بەزەید گەرنەیە تێما پەنا بۆ کێ بۆ دەربۆ خۆم کێ بێت چاری بۆ بارانی لێ خۆشبوون خاکی دڵم تامەزرۆتە ئەی گوڵزاری میهری خودا دڵ عاشقی ڕەنگ و بۆتە بۆ وەسڵ و دیدەنی تۆیە بەدایم لە هاتوو چۆتە پەنا خۆتی خدا خۆتی هەموو کارێ بەدەست خۆتە ئەگەر من مزنیبم خۆ تۆ خوداوەندێکی غەفاری ئەگەر من مزنیبم خۆ تۆ خوداوەندێکی غەفاری خی گەورە پاداشتی بەخێر بداتەوە و قەسیدەیەکی زۆر جوان بۆەوە زۆر جوانت هین کردووە جەنابەت کاک نەبەز ئەم هونەرە چۆنیە ینی ئەم نووسینی پێنج خشتەکی و ئەم هونەری کە ئێستا باوە لە نێو کووردە شاعیرێک دێت تێ هەڵکێشێک دەکات شعری خۆی و شاعیرێکی بەر لە خۆی ئەم هەر شاعیرێکی هاوچەرخ و هاوسەردەمی خۆی بەڵێ طبعا شعر سەرەتا توانین بڵین ئیلهامە یعنی بۆیە هەموو کەسێک ناتوانێت شعر بنووسێت ئێمە لە مێژووە و لە ئێستایشا کۆمەڵە ڕخنەگیرمان هەیە کۆمەڵە شارەزای بواری ئەدەب و شعرمان هەیە ئەتوانن زۆر لەسەر شعر بنووسن لەسەر شعر بدوێن حتا شعرێکی خێتە بەردەستی ئەتوانێت خاڵە لاواز و بەهێزەکانی شعر دیاری بکات بەڵام خۆی ناتوانێت دوو دێر شعر بنووسێت ئێمە نمونەمان زۆر یعنی کە لەو نمونانەی کە ئێستا توانین نمونەیەکی بڵین بەرجەستە بێت مامۆستا حەمەی مەلاکەریم بەڕەحمەت بێ یەکێ بوو لەو کەڵە نووسەرانی کە لە خزمەتی باوکیە چەندین دیوانی ساخ کردوتەوە دیوانەکانی مەولەوی و مەحوی و ئەم دیوانانەی نالی و ئەوانە سالم و هەمویان ئەمە شتێکی با بڵین بەرجەستە و دیارە بەڵام مامۆستا حەمەی مەلاکەریم خۆی شاعیر نەبووە ئەو شارەزایی ئەویش هەی بووە لەسەر شعر کەم شاعیرێک ئەوەی هەبوو بێت زۆربەی زۆری دیوانەکان ئەو کۆی کردوەوە پێشێکی بۆ دیوانەکان نووسیوە بەڵام چونکە شعر خۆی شتێکی خوارزکە لە ناو هەستی ئینسانە بە وجودیت ئەم کەسە ناتوانێت بڵێ من دەست ئەبم بۆ قەڵەم و شعرێک ئەنووسم ئەتوانرێت بواری ڕۆژنامە نووسی یا هەر بوارێکی تر تۆ بێت هونەری مۆسیقا ئەتوانی تۆ فێربی لای ئوستازی لای مامۆستا ئەتوانێت فێری مۆسیقا بیت هونەری شان و ئەتوانی فێر بیت هەموو هونەرەکانی تر بەڵام شعر بەدەر لەمانە توانایەکە یعنی لە خودی ئینسانە بە وجودیت ئەو دەمەی کە تۆ ئیلهامت بۆیەت شعرەکە نووسی سەبارەت بە هونەری ئەم جۆرە شعر چەند جۆرێکی هەیە ئێمە شعری مەسنەویمان هەیە غەزەلمان هەیە قەسیدەمان هەیە تەخمیسمان هەیە تەرجیعبەندمان هەیە چەندین جۆری شعرمان هەیە ئەم جۆرە کە پێوتێ پێنج خشتێکی تۆ شعری شاعیرێکە خوێنیتەوە بەلاتەوە جوانە
لێرە هەستەکەی پەیامەکەی تەواو بۆ شاعیرەکە بەڵام چونکە تۆش ئەتەوێت نەفسی پەیام بگەێنیت قوڵتر بیتەوە لەو شعرا یا فراوانتری بکەی پەیامەکە ڕاستە خۆچیتە ناو دنیای شاعیرەکەەوە ناو ئەو حاڵی کە ئەو شاعیرە شعرەکەی تیانوسیوە یەی تەخمیسیەکەی ئیزافە بۆ وێنە شعریەکانی ئەو ئیزافە بۆ پەیامە شعریەکانی ئەو یەی تێهەڵکێشی خۆت لەگەڵ شعرەکەی ئەوە ئەەکەیت و بەو شکلە دای ئەڕێژیت ئەمەش نمونەمان زۆرە ئێمە قانع بێکەس زێوەر ئەمانە لە مێژووە حەمدی ئەمانە هەمویان تەخمیسیان کردووە شعری شاعرانی پێشخۆیان کە تا چەند پەیامێکی خۆشەویستی و وەفا و ڕێز و یەکتر خوێندنەوە و تەواضوعانەی نێوان ئەم دوو شاعیرەیە بۆ منە کاتێککە شاعیرێکی وەکو قانع بەرامبەر بە شاعیرێکی وەکو پیرەمێرد ئەمە دروست دەکا شعری ئەم و شعری خۆی تێڵکێشەکە ئەمە پەیامێکی خۆشەویستی و ڕێز و پەیامێکی پاکیە بەداخەوە کە لە ئێستا ئەمە تۆزێک با بڵێن غایبە لە ناو شاعرانە زۆر بەداخەوە جێگەی ئەسەفە شاعران لە ئێستا لە ئیرەی بردنیان بە بەرامبەرەکان زۆر جار دەستخۆشیەکیش نانووسێت بەڵام شاعرانی پێشین فێری کردوین ئەڵێەوە حەمدیە شعرێکی لەسەر سلێمانی نووسیەوە شعرەکەی زۆر کاریگەر و جوانە وەرە با ئەمە بین پەیامەکەی تەواو بکەین قانعیە یا بێکەس یا شاعرێکی ترێ شعرەکەی شاعری تەواوکار پێی وایە ئەم شعرە هێشتا کەمتەر خەمیان ئەگەر یعنی پێشی وایە زۆر جوانە بۆیە ئەو هاتووە شعری خۆی تێکەڵەکات بەڵام ئەڵێ با جوانیەکە زیاتر بێت یا نەفسی پەیام لە مێشتی ئەمیشا هەیە پێی شەرمە بێت لە تەنیش ئەوە شعرێک بنووسێ هاوشێوەی ئەو یەک تێ هەڵکێشی ئەکا لەگەڵ شعرەکەی ئەوە پەیامەکەی ئەو قوڵتر و تێرتر و تۆختر ئەکاتەوە یا بڵێن ئەو سوورە وێنە شعریە کە ئەو شاعرە دەستی بۆ بردووە ئەمێت بە شعرەکانی بە بڵێن ئەفکاری خۆی و بۆچوونی خۆی یە تەواوکاریەکی تیاکات تەواوکاری بۆ مەبەستە نەکە ئەو ناتەواو بوو شاعری یەکەم ئەوەی کە خاوەنی بنچینەکەیە ئەوەی کە شاعری دووەم هانا بۆ ئەم شێوازە ئەبایام شعری ئەو تێڵکێژەکە لەگە شعری خۆی هەمان بۆ لە مێژووی ئەدەبی کوردیا کە شاعری شعر وەرگیراەوەی یەکەم جار پێی ناڕازی بوو بێ و پێی ناخۆش بوو بێ هەڵبەت زۆربەی زۆری ئەو شاعرانە با بڵێن ئەوەنی کە من بزانم دوو حاڵت بووە یەک پاش وەفاتی ئەمە کراوە پاشانیش لە حاڵی حیاتی خۆیان ئەم شاعرە بە دیاری بۆی ناردووە توی ئەو شعرم نووسیوە ئەمیش بەلایەوە جوان بووە هاتووە تەخمیسێکی کردووە شک نابم ئەگەر شاعیرێک هەبوو بێت ناڕازی بوو بێت لەوەی کە شاعیرێک تەخمیسی بۆ کرد بێت بەڵام لە ئێستا ئەگەر شتێکی وا هەبێت زیاتر لەبەرەوەیە وەکو چۆنە لە ئێمە ناگەین بە باڵای ئەوان ڕەنگە شاعیرەکە خۆی زیندوو بێتەوە پێی ناخۆش بێت لەبەرەوەی شعرەکەی خۆی تەواو پڕە و ئێمە بۆ شێوە نوقسانی ئەگەر دەستی بۆ بەرین پێی ناخۆش بێت بەڵام شک نابم لە حاڵی حیاتی خۆیانە شتێکی وا هەبوو بێ معارض بوو نەبەز ئەدای شعر خوێندنەوە یان شێوازی دەربڕین یان بۆ منە شێوازی خوێندنەوە و لەفز و زۆر جا دەنگ بەرزکردنەوە و نزمکردنەوەی دەنگ تا چەند کاریگەریان هەیە لەسەر گرنگی قەسیدە و شعرەکە تا چەند بۆ منە ڕۆحێکی زیندوو بە شعرەکە ئەبەخشن بۆ منە یەکێک لە شاعیرە گەورەکانی کورد لە یادداشتەکانیان زۆر شانازی بە شێوازی خوێندنەوەی خۆیەوە دەکات ئایا ئەمە هیچ کاریگەریە لەسەر ناوەڕۆکی قەسیدە و شعرەکەدا ئەنێ وچ پرسیارێکی زۆر گونجاو پرسیارێکم پێم خۆشە تۆزە لەسەری بوەستم بێگومان شعر دوو حاڵەتە ئەو کەسەی کە نووسیوێتی ئەو کەسە خۆی ئەزانێت لەکوێ بوەستێ شوێنی فاریزە و نیشانەی پرسیار و سەرسوورمان و تاج بۆ شانە ئەزانێت لەکوێ بوەستێت ئەم کەسە زیاتر ئەتوانێت ئەدای شعرەکە بکات خاڵێکی تریشیان ئەوەیە کەسی با بڵێن بێژەر ئەو کەسێک کە شعرێکی بەلاوە جوانە و ئەیخوێنێتەوە بێگومان من بەلای منەوە هەمیشە ئەڵام ئەگەر کەسێک گوێگری جددی شعر بێت گوێگری جددی بێ بۆ معنایی گوێ نەیە بە لایەنی هوەری خوێندنەوە گوێ با بە بەو وێنە شعریانە گوێ با بە وشەکانی گوێ با بە تعبیر و تەشبیه و ئیستیعارەی ناو شعرەکە ئەمە هیچ لایەنە هوەریەکەی کاریگەری لێ ناکە چۆن بیخوێنێتەوە ئەم گوێ لە وشە ئەگرێت بەڵام خاڵێکی تریشێ عمومی خەڵک هەیە لە ناو کۆڕا شعرە خوێنێتەوە لەگە ڕێزمان شعرەکەی هەر هیچ نییە زۆر سادێ بەڵام چونکە بە حەماسەت و گڕوتینێک و بە دەنگێکی خۆش و ئەدایەکی خۆشەوە جمهور پێی سەرسامە جمهور کە سەرسامە ئەو جمهورێکی لەگەڵ ڕێزما ئەوە نییە کە زۆر لە شعر تێبگات زیاتر لایەنی هوەری شعرەکە تەئسیری لێ ئەکات بەڵام من وەکو خودی خۆم کاتێک کە گوێ بۆ گۆرانیەک ئەگرم ئەگەر گۆرانی بێژەکە هونەرمەندەکە زۆر دەنگی خۆش بێت
ئاوازەکەیشی زۆر خۆش بێت کارێکی هوەری زۆر بە قووەتیشی بۆ کرابێت ئەگەر شعرەکە لاواز بێت هیچ تەسیرم لێ ناکات بە پێچەوانەوە زۆر هوەرمەند هەیە دەنگیشی ناخۆشە ئاوازەکەیشی ناخۆشە بەڵام چونکە شعرەکە خۆشە جۆ بۆ شعرەکە گرم بۆ کەسی بێژەریش بێژەر هەبووە ئەدای خۆش نەبووە بەڵام من چونکە شعرەکە خۆش بووە من لەگەڵ شعرە هەڵسو کەوتەکەم نەک لەگەڵ لایەنە هوەرەکە بەڵام لایەنە هوەرەکە ئەکەوێتەوە سەر کۆمەلگا خۆی ئەو کەسانی کەی گوێگرن بەڵێ کاک نەبەست زۆر جار شاعیر دەیان دەرگای داخراویان دەیان دەرگای کڵۆمدرا و بەڕووی پیسەر و خوێنەرەکانیان پیشانە دایان بۆ من دەیان نهێنی لە شعرێکیان دائەنێ قسەیەکیش هەیە ئەگوترێ بۆ منە مانای شعر لە دڵی شاعیر خۆیدایە زۆر جار بۆ منە کە منێکی خوێنەر یان منێکی گوێبیست کە گوێم لە شعرێک دەبێ لەوەتە دەیان گومانی خراپە شاعیرەکە دەبین ئەمە ئەم شێوازی مامەڵەیە ئەم شێوازی نووسینە بۆچی لای شاعیرەکان هەیە ینی شاعیرێک دەبینین شتێک دەنووسێ یەکێک لەم لاوە وازای مەبەستی شتێکی عیرفانی یەکێک وازای ئەمە مەبەستێکی دنیایی و حەزێکی ئاشقانەیە ئەم نهێنی هێشتنەوەیە و دەرگا داخراوانە بۆچی شاعیر زیاتر هەوڵی بۆداوە لە قەسیدەکانیان ڕێیەکاتەوە مامەڵە لەگەڵ شعرا کاک ڕیاز مامەڵەیەکی نابێت سەرپێیی بێت مامەڵەیەکی ڕاگوزەری تۆ بەلای شعرەکە کە تێ ئەپەڕید نابێ وەکو بابەتێکی با بڵین ڕۆژنامەوانی بابەتێکی یا بابەتێکی وەکو ئینشایەک سەیری بکەیت شعر زمانەکەی جیایە ئەگەر شعر ئەو وێنە ئاڵۆزەی تیانە بێت ئاڵۆز بۆ مەبەستنە کە خوێنەر هیلا کات و لێ تێنەگا بەڵام ئەو وێنەی کە زۆر قوڵە ئەو وێنەی کە تۆ هاتووی هەستی خۆت بۆ معشوقەکە دیتە معشوقەکەت با بڵێن ئەگەر لەلایەنە با بڵێن عیرفانیەکەی سیر بکەیت لەلایەنە حەقیقەکە سیر بکەیت پێغەمبەر صلی الله علیه وسلم تۆی مامەڵەکەت لەگەڵ گوڵێکە ئەکەیت ڕاستە خۆ ناچی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە ئەگەر شعر بێت بە زمانێکی سادەی بازاڕی ناو خەڵق قسە بکە ئەو کاتە لە شعر دەرئەچێت ئەو کاتە نابێت ناوی بنێ شعر شعر بۆیە شعرە ئەبێت زمانێکی زۆر قوڵی هەبێت دەربڕینێکی قوڵی هەبێت تعبیری تیابێت هەمیشە شاعیرەکان هەولیان نەیاوە بێنە ئاستی مجتەمع هەولیان یاوە لە ئاستێکی بەرزا مامەڵە بکەن و مجتەمع ڕاکێشن بۆ لای خۆیان ئەگەر توات کرد هایتە ئاستی مجتەمع ئەو کاتە ئەلفوبێی شعرەکەوێتە ژێر پرسیارەوە گومان دروست دەکات بۆیە هەمیشە شاعیران تەماشاکە هاتوون دەردەدڵی خۆیان نەهاتوون لە ڕێگەی ئەو شتانەی دەوروبەریانە ئەوەی کە لەمەسکراوە خەڵک دەرکی پێکردووە نەهاتوون لە ڕێگەی ئەوە بکەن هاتوون لە ڕێگەی هەندێک شت و چۆنەڵێ بە ئیستیعارە کردویانە هەندێک وێنەیان هێناوە هاوپێچیان کردووە لەگەڵ ئیحساسی خۆیانە و شعرێکیان پێنووسیوە هەر لەبەر ئەمەیشە زۆر جار خەڵک با بڵێن زمانەکە بە زمانێکی ئاڵۆز و گرێ و گۆڵ و ئەو شتانە لی تێگا بەڵام تۆ دوجار شعر نانوسی بۆ عمومی خەڵک مەبەستم لەوەیە یعنی هەموو کەسێکی سادە لێی تێبگا خەڵکیش ئەبێ بەقەدەر شاعیرەکە پێوە هیلاک بێت تا لێی تێبگا تۆ بەرامبەر شعرەوە ساوید لە چاخانەیەکە دانیشتوی ئەتوی هەروە بەسەر پێی بەبێ ئەوەی مێشتی خۆتی پێوە هیلاگرێت و لێی تێبگەی ئەمە شعر نییە ئەمە توانی بڵێ نەزمە ڕێک خستنە بەڵام شعرەوەی کە تۆ کاتی خۆتی پێوە هیلاکرد و قوڵ بیتەوە زۆر باش کاک نەبەست پێم خۆشە گوێبیستی قەسیدەیەکی تری بەڕێزتان بین خزمەتتان سەرچاو مناجاتی ڕۆح خودایە ڕوو لە ڕەحمی تۆ خودایە ڕوو لە ڕەحمی تۆ دەستی خاڵیم هەڵبڕیوە نائومێد نیم گەرچی تاوە سنووری دڵی تەنیوە لە سارای چۆلی گوناهە ڕێبوارێکی ڕێگەونم ئەگەر عەشقت دەلیل نەبێ ئاوارە و سەرگەردان منم دێمە بەر قاپید ئەوەستم دەسمەنێنە سیاهم یەقینم هەیە ڕەحمی تۆ زۆر زیاترە لە گوناه دڵخۆشم بە میهرەبانی کەس شک نادەم لە تۆ زیاتر چه حاجەت بە جەستەی منە بڵێ سەی بەتینی ئاگر من کە خاوەنی دڵێکم پرشنگدارە بە نووری تۆ چۆن نامبەخشی بەو دڵەوە زەلیل بێمە زووری تۆ
منی بەندەکە دڵنیای لێبوردەیی تۆم ئیلاهی ئیتر چ باکن بە مەرگە کە هەر تۆم پشت و پەناهی خودایە شنەبای سۆزت بنێرە بۆ باخچەی دڵم تا پەپولەی ڕۆح سەماکە لەسەر گەڵا لق و چڵم تا پەپولەی ڕۆح سەماکە لەسەر گەڵا لق و چڵم ماشڵڵا پڕە لە ئومێد و گومان باشی بەرامبەر بە خوای گەورە ئینشاڵڵا خوای گەورە لە جەنابیشت و ئێمەش خۆش بێ ئینشاڵڵا. کاک نەبەس پێم خۆشە باسێک لەو شیعرەیە کە مناجاتێکە لەگەڵ خوای گەورەدا و مەبەستێکی عیرفانی تایە بەڵام بۆ خوای گەورە وشەی ئەشق بەکاردێ بەباز لە شعر بکەین لە نێوان شتێک هەیە دەگوترێ مانای حەقیقی و مەجازی یا عەشقی حەقیقی و مەجازی بۆ ئەم دوو دەستەواژەیە چییە؟ شعر لەم نێوانە ئەرکی چیە بۆ منە شعر لەم نێوانە چی پێ دەکرێ و ئەم دوو مانای حەقیقی و مەجازیە یانی چی؟ کاک ڕیاز سەرەتا خۆی قسەیەکی جوانت فەرموو الشعر وكو أوتري المعنى في قلب الشاعر معنى كي لضلي خدي شاعرايا شاعر لضلي خويا أو كهيا أي نوسيتوا دواجار كسي برامبر وينيكي تري لي دروسكات أم شاعر محكوم نية بوي كبل أميك لضلي منابوا ما بستم أوابوا أبي دواجار خوينر بدوي معنى كا أو دال بيتو ويل بيتو بقريت شاعراني كون هەمیشە من یعنی قەناعەتێکی کولیم بۆ دروست بووە هیچ شاعیرێک نەبووە لە کۆنا مەعەدا چەند شاعیرێک نەبێت کەواش بە پەنجەی دەست ئەژمێرێن شعریان لە بواری عەشقی مەجازیان نووسی بێت هەموو شاعیرەکان ئەگەر قوڵ بیتەوە شعرەکانیان شعری عەشقێکی حەقیقی بووە لەگەڵ خوای گەورەیە. نیشمە ویستم دوای ئەمە ئەو پرسیارە بپرسم ینی زۆربەی شاعیرانی کلاسیک ئەگەر چی ئەمامەیان لەسەر بووە و لە حوجرە و خانەقاکانە پێگەیون و دەرز و دەوریانە بووە هەمیشە هەستەکەی باز لە ئافرە دەکەن یان بەونە وەسفی مەی و مەینۆشی ئەەکەن من پێم خۆش بوو بزانم ئایا ئەمە ئافرەتێکە و ئەم مەی و مەینۆشیە مەبەستی هەرمەیەکی مادیە یان مەبەستی لە تاڵاوی ژیانە یا مەبەستی لە شەرابی مەرگ و ئەم شتانێ بۆ ئەوەی ئێمە وەڵامێکی با بڵین زانستی ئەم بابەتە بینەوە ناکرێ بە سەرپێی هەروە باسی بکەین سێ بنەمای سەرەکی هەیە کە ئێمە پەنای پێبین بۆ ئەوەی ئێمە عەشقی حەقیقی لە عەشقی مەجازی لە شاعیرە کۆنەکانە جیا بکەینەوە. بنەمای یەکەمیان خودی شاعیر خۆیەتی ئەبێ ئێمە شاعیرەکە بناسین ئەمە یەکەمیان دووهەمیان مەکانە لە چ مەکانێکە ئەم شعرەی نووسیوە سێهەمیان زەمانە لە چ زەمانێ نووسیوێتی. شاعیرانی کلاسیک ئەگەر ئێمە لە نالیەوە هەژماری بکەین 150 ساڵێک پێش ئێستا شعریان نووسیوە با بین ئێمە بزانی خودی نالی بۆ ئەوی ئێمە ڕاوەکردنەکەمان یا شیکردنەوەی شعرەکانی نالی بە هەڵەیان نەمان بات کە لەگەڵ ڕێزما ئێستا زۆرێک لە لێکۆڵەر و بیریاری بواری ئەدەب هاتوون بەبێ ئەوەی خودی شاعیر بخوێندنەوە هاتوون معنایەکی مەجازیان بەبەر شعرەکانی نالی ئابڕیوە وەکو ئەوەی بۆ نمونە باسی حەبیبە ئەکا ئایا نالی لەگەڵ یعنی ڕاستە لەگەڵ کەسێکە ناوی حەبیبەیە هاتووە دواوە خۆشەویستی بۆ معشوقی بووە ئێمە 150 ساڵ دوای نالی لە شعری نالی تێناگەین ئەبێ ئافرەتێک لە خاک و خۆڵال لە 150 ساڵ پێشێسە بەبێ سەواد و خوێنەواری لەو دەشت و دەرە چۆن لە شعرانە تێگەیشت بێ ئەم حەقیقەتە کە نالی شعری بۆ حەبیبە نووسی یان معشوقێکی ترۆ بە حەبیبە دەری بڕیوە ئەگەر خودی نالیمان خوێندەوە کە نالی یەکێ بۆ لە پیاوانی ناو خانەقاکان یەکێ بۆ لە پیاوانی ناو حوجرەکان ئەمە نالیمان بۆ دەرکەوت یا با بڵێن مەحوی کێ بووە مەحوی عاریفێکی خواناز بووە ئەوە ئێستش قەبرەکە لە خانەقاکی خۆیەتی خانەقای مەحوی خەریکی وەعز و ئیرشاد و تەسکیەی نەفس بووە ئایا مەحویمان ئەگەر خوێندەوە وەکو مەحوی ئەمە یەک دووەمیش ئەو مەکانەی کە شعرەکەی تیان نووسیوە هەمیشەوە لە ناو زیکر و کۆڕی عیرفان و ناو خانەقاکانە بوون ئەمە وەکو مەکانەکە وەکو زەمانەکە گەڕێتەوە مێژوەکەی بۆ 100 ساڵ لەمەوە پێش 100 ساڵ لە بەردەست شێخانی بیارە و شێخانی نەقشبەندی و بابلین لە ناو ئەهلی تەسەووف و عیرفانە کە مجتەمع تا ڕادەیەکی زۆر مجتەمعێکی محافظکار بووە لە ئێستاە من کە 150 ساڵ دوای ئەوان هاتوو ناوێرم شعرێک بنووسم لە ترسی کۆمەلگا مجتەمع ئەوان چۆن توانیویانە کە کۆمەلگایەکی زۆر داخرا بۆ لە سەردەمەیە ئەگەر ئێمە هاتین خودی شاعیرمان خوێندەوە ئەو مەکانەی کە شعرەکەی تیان نووسراوە خاڵی سێمیان ئەو زمانی کە شعرەکەی تیان نووسیوە ئەو کاتە ئەتوانی معنای حەقیقی شعرەکە
بدۆزینەوە. ئێمە شاعیرمان هەبووە لە مێژووە شاعیرێ بۆ وەکو ئەفکار فکرێکی دینی نەبووە. ئەمە تۆ ئەتوانی لە شعرەکان ناتوانانی ینی بڵێ لە بواری عشقی حەقیقیان نووسیوێت. ئێستا بۆ نمونە دڵدار، ئەمە تەعندان نییە لە دڵدار، بۆ نمونە هێمن، بۆ نمونە گۆران، ئەمان تەعندان نییە لەم شاعران. ئەمە شاعری گەورە بوون، شاعری بەرز بوون، بەڵام شاعرێ بوون ئەفکارێکی دینیان نەبووە. ئەتوانی ینی بڵێن بە شێوە عامەکەی شاعیرێک نەبوون مەلابن، شاعرێک نەبوون فەقێ بووبن تا سەر با بڵێن لە سەدەمێکە ڕاست لە حوجرا خوێندویانە. تۆ ناتوانیت بەرامبەر شعرێکی گۆران بوەستیت بڵێ دروست گۆران ئەم شعرە لەگەڵ خوا و لەگەڵ مەکە و مەدینە و پێغەمبەریەتی، چکە خۆی کابرایەک بۆ باوەڕی بەم شتانە نەبووە، شاعرێکی گەورەش بووە. لە شعرەکانی گۆرانە عشقی مەجازی ئەخوێنیتەوە، بەڵام لە شعری شاعرانی تراگە خودی شاعرەکەت خوێندەوە کام شاعرە مەکان و زەمانەکەی کەیە، ئەو کاتە تۆیت عشق حەقیقیەکەی تیا دۆزیتەوە. بەڵێ زۆر باشە. ئەی بۆ نمونە لایەنی ئەوەی کەوتمان زۆر لە شاعیرەکانمە ئەمە باسمان لە ئافرەت کرد کە شتێکی وانە بەڵام بۆ دەربڕین هانای بۆ ئەمە بردە. بەڵام لەلای ئەو شاعیرانە گەیشتونەتە مەرتەبەیەکی عیرفانی، گەیشتونەتە پلە و وەکو چۆنەڵێ مەقامێک ڕاستەو خۆ نەهاتوون لەگەڵ خودی پێغەمبەر صلی الله علیه و سلم قسە بکەن یا لەگەڵ شێخەکەی هەنا قسە بکەن، هاتوون ئەم مەعشوقەیان لە شێوەیەکی تراوێ ناکردووە. پاشانیش کاتێک کە تۆی لە شعرەکانی وەفایە با ئەمە نمونەی ئەو بێنینەوە، وەفایی کابرایەک بووە عاریفێکی زۆر خواناز بووە، تەسەوف بووە وەفایی. وەفایی لە شعرەکانیان هەمیشە باسی زۆڵف و ئاگریجە و پەرچەم و مەی و مەیخانە و ساقی و پەیمانە و باسی خەت و خاڵ و لەب و لەعل و نازانم ئەم شتانە ئەکات. لە کاتێکە وەفایی یەکێ بۆ لەو شاعیرانەی کە لە سابلاغ شاعیرێک بوو لەناو بوو چۆن ئەهلی زکر بوو، ئەهلی دڵ بووە. ئەم شاعیرە ڕاستەخۆ نەهاتووە ناوی شێخەکەی بێنێت، هەڵبەتە مەقامیان وا بۆ وتێتی من ناگەم بەو، هاتووە عشقی شێخەکەی با بڵێن ئەوەی کە با بڵێن مریدی بۆ شێخی بووە یا هەچێک یا پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتووە لە وێنایەکی ترا. بۆ نمونە کاتێک کە باسی مەی ئەکا، کاتێک کە باسی بادە ئەکا، بادە ئەو مەبەستی لەو بادەیە نیە کە گەنجێک ڕوا لە مەیخانەیە کە ئەیخواتەوە پێی مەست ئەبێت و ئەو شەرابە بێت با بڵێن ئینسان سەرخۆش ئەکات. باسی بادەی عشقی ئیلاهی کردووە. ئەو بادەی ئینسان ئەگەر با بڵێن سەرخۆشێک لە مەیخانەیە بە پێکێ شەراب عارەق مەست بێت، بەڵام ئەو مەستیەی کە تەسەوفێک یا کە بە ئەهلی دڵ لە ناو زکرا پێی مەست دەبێت زۆر مەستیەکی گەورەترە لە هیە و لە هەموو دنیادا ئەبڕێت. کاتێک کە نوێژەکات نازان دەوروبەری چیتیایە، کاتێک کە زکرەکە نازان دەوروبەری چیتیایە، لەبەرەوە هاتووە ئەو بادە ئەو تەشبیهەی کردووە بە بادەکەی تریان. بەڵام کاتێک کە تۆ یەی مامەڵەی لەگەڵا ئەەکەیت ڕاستەخۆ پێت وایە ئەمە باسی چی ئەکات، باسی ناو نادی و مەشروب و عارەق و باسی ئافرەت و زڵف و پەرچەم و هیچی ئەوانە نییە. زۆر باشە کاک نەبەز، باز لە کاریگەری شعر لەسەر لایەنی کۆمەڵایەتی بکەین و کاریگەری حوجرە و خانەقاکان لە مێژوودا لەسەر ئەدەبیاتی کوردی چی بووە؟ بۆ من بینین لە ماوەی ڕابردووە باواز لە دوو ئیمپراتۆریەت و دوو لایەنی دش بە یەک بێن، تەنان دوو هۆز شاعیریان هەبووە بۆ بەرزکردنەوەی لایەنی کۆمەڵایەتی خۆیان. کاریگەری شعر لەسەر ڕێخستنەوەی لایەنی کۆمەڵایەتی، پەیوەندی کۆمەڵایەتی، ڕێخستنەوەی پەیوەندی نێوان تاکەکان چی بووە و لە لایەنی کۆمەڵایەتیەوە چه سوودێکی بە ئێمە گەیاندووە؟ پرسیارەکە دوو بەشە، بەش یەکەمیان کاریگەری لەسەر لایەنی کۆمەڵایەتی. هەڵبەتە شعر وەک پێش باسمان کرد ئەوەندەش زمانێکی ئەفسوناویە، ڕاستەوخۆ دڵی خەڵک وەری ئەگرێت. شعر لە مێژووە شەوچەرەی دیوان و ماڵان ناو ماڵ و کۆڕی دیوەخان و پیامەعقوڵان بووە. هەمیشە لە مەجلیسا کەدا ئەنیشتن کەسی شاعیر یا کەسی شعربێژ، چکە شاعیر لە شعربێژ جیای، ئەوانەی کە شاعیرن ئەوانە کە خودی خۆیان شعرن نووسن، ئەوانشی کە شعربێژن شعری شاعیرانیان لەبەرە و ئەیبێژن با بڵێن ئەیڵێن. ئەمانە لە مەجلیسا کە دانیشتوون هەمیشە وەکو شەوچەرەیەک وەکو بابەتێکی کۆمەڵایەتی لە ناو ماڵانە باس کراوە. بۆ ئەمە بەسەژێمە شاعرانمان زۆرە کە هاتووە دەرد و ئاریشە و نەخۆشینەکانی ناو کۆمەلگای خۆی بە شعر دەربڕیوە. یەکێ لەوانە قانعە، بێکەسە، زێوەرە، مفتی پێنجوێنیە، ئەمانە بە شاعری کۆمەڵایەتی پیرەمێرد، ئەمانە شاعری کۆمەڵایەتی بوون. هەموو نەخۆشینەکانی ناموجتەمەعی خۆیان لە ڕێگەی چوارینێکەوە لە ڕێگەی دەقێکی شعریەوە وێنا کردووە و لە ناو کۆمەلگا کەوتۆتە سەر زمانی خەڵکی،
چکە زمانەکە زمانێکی خۆشە یان با بڵێن هونەرمەندان لەو سەردەما کردویانە بە گۆرانی ئێمە تۆ تەماشاکەین لە سەدەمی قانع کاتێکە مەوزوعی دەرەبەگایەتی و بە کۆیلەکردنی خەڵک و زوڵم و زۆر و ئاغایەتی و زوڵمکردن لە چینی چەوساوان پەرە ئەسێنێت تاکە شۆڕشێکی با بڵێن معریفی کە لەو سەدەما بەرپا ئەبێت قانعە لەگە مفتی پێنجوێنیە بەرامبەر بەو کۆمەلگا ڕاستە بنەوە ئەڵێ دەزمایی ڕەنجی تۆ دەزمای عارق و چەوسانەوە و بەری ڕەنجی تۆ بۆ کەسێکی تر بێ بیخوات هەمیشە هاتوون لە شعرەکانیانە وێنەی ئەم شتیان بە جوانترین شێوە با بڵێ نەخشاندووە وەکو بابەتێکی تریش ئەوەی کە لە بەشی دووەمی پرسیارەکەیە کاریگەری حوجرە و خانەقاکان ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ 40 ساڵە پێش ئێستا زانکۆ خوێندن و معهد و پەیمانگا ئەم شتانە نەبووە بێگومان ئەوەی کە سەوادی هەبوو بێت خوێنەواری هەبوو بێت مەلاکان بوون یا فەقیەکان بوون ئەمانیش دەرس و دەور و معریفیان لە ناو خانەقا و لە حوجرەکانە وەرگرتووە ئەتوانین بڵین حوجرە لە ڕابردووە بەقەدەر چەند بەرامبەری زانکۆی ئێستا ئەمە ئەوە نیە لە ئەرزش و قیمەتی زانکۆ کەم بکەینەوە بەڵام سەردەمەکان دوو سەردەمی جیاوازن ئەوەندە کەڵەپیاوی بۆ کۆمەلگا دروست کردووە جا شعرێکم هەیە هەروکو ئەگەر پێت خۆش ببی خوێنمەوە زۆرم پێخۆش بەر لە باسی لایەنی کۆمەڵایەتی بزانم جەنابەت کە فەرموود مفتی پێنجوێنی و پیرەمێرد و ئەمانە دەردی کۆمەلگایان چارەسەر کردەوە 50 سەربرینەکانی کۆمەلگا زانم جەنابەت چه شعرێک بۆ منە قانع تەنانەت کاک نەبەز هەستەکەین وەسیەتکردن بۆ نەوەکانی داهاتوو و وەسیەتکردن بۆ شێوازی دابشکنی میرات و ڕێگەی چاکەکردن ئەبینین ئەمەش لە شعری بۆ من قانع بۆ وریای کوڕی شتێکی وا هەیە شتی وا هەیە بەتاکید ئەوە هەیە زۆر نەخۆشی ترێکی لەوانە ئەگەر ئەفوکەیت مەوزوعی ژنمارە بڕین ئەو کاتێک باو بووە ئافرەت هە لەسەر بێشکە مارە کراوە بابێنە سەرباز ژنمارە بڕین نەگمارە بڕین بە پارە کڕین جاران ڕسم بوو ژن بە خۆڕایی قەتعەن حرام بوو پارەی شیربایی ئێستا خوا دەوام مامۆستانەدا قیل ئەدۆزێتەوە حەڵاڵی ئەکا زۆر جوان وێنەی کردووە ئەمە شعری قانع بوو یەکێ بۆ لە نەخۆشینەکانی ناو کۆمەلگا کە باوی هەبووە یەکێتر لەوانە بوونی ئافرەت کاتێ ئەگەر ژنێک با بڵێن حەملی هەبووایە ئەگەر کچ بووایە نەوەکەی با بڵێن ئەوەی کە ئەی بێت زۆر هەر ناڕەحەت بوو شتێکی یعنی بووکو چۆنەڵێ بێزراو بوو قانع شعری بۆ ئەم مەبەستە نووسیوە اینجا غەدرکردن لە ماڵبەشکردنی برا گەورە لەگە برا بچووکە بەڵێ ئینجا لەوەی کە ئاغا سەرکارە نێرێ بۆ سەر خەرمان و دەزمایی خۆی لە کاکی جوتیار ئەسێنێت زۆڵم زۆرێکی لێەکە هەموو ئەم شتانە قانە هاتووە باسی زۆر باشم پێم خۆشە گوێبیستی ئەو شعرەی جەنابەت بین کە لە بواری کۆمەڵایەتیان نووسی و تۆ بزانین جەنابتان وەکو کاریگەری حوجرە و هەم لایەنێکی کۆمەڵایەتیشە بە ناوی یادێک لە ڕابردوو 2008 نووسراوە شێوە مەسنەویە هەروکو شتێکی خۆش پێم خۆش بوو پێشکەشی کەم یادێک لە ڕابردوو ئاخ دەستن نشتێ بۆ پێشینانمان بۆ شێرەشیاوی ڕۆژی ڕۆژدان بۆ دڵ و دەروون پاکی بێ خەوشیان بۆ جل و بەرگ و پۆشاک و کەوشیان بۆ دیوەخان و میوانداریان عادەتی جوان و کوردەواریان بۆ خێر و خێران بەخشینی ماڵیان لە پوڵ و پارە و بەرهەمی ساڵیان بۆ وتە و کردار مەجلیسی گەرمیان هامشۆکردنی بێگانە و خزمیان بۆ کار و فرمان ناو دەشت و دەریان پشتوێنی پشت و جامانەی سەریان بۆ نان و ئاو و سەر سفرە و خوانیان احترامگرتن لە میوانانیان بۆ فەقێ و حوجرە و مەلا و مزگەوتیان بەخشین لە ڕێی خوا ڕەنج و دەستکەوتیان بۆ زیکر و فیکر و وەعز و ئیرشادیان پرۆفیسۆر بوون بە بێسەوادیان ڕێزی بچووک و ڕیشسپی و پیریان پیشەی ئەوان ڕەحمەت لە شیریان نەمەحکەمە بوو نە حوکمی قازی بە تەنها سڵحێ خەڵق ئەبوو ڕازی نە خانووی بەرز و کۆشک و تەلار بوو نە مونافەسەی پارە و دۆلار بوو نە ڕەش بەڵەک و هۆڵ و ئاهەنگ بوو نە هێندەی ئێستاش خەڵق دڵی تەنگ بوو زەمانی ئەوسا ئینتەرنێت نەبوو خەڵکیش بێ علم و بێتەربێت نەبوو نە مەکتەب هەبوو نە زانکۆ و خوێندن هەر حوجرە هەبوو بۆ پێگەیاندن
مولانا خالد شاهی نقشبند شێخی گەیلانی صاحب علم و پند شێخی نۆدێیی و کاگ ئەحمەدی شێخ ڕەگی جەهلیان دەبێنا لەبێ مەلای چروستان مفتی و شێخی خاڵ بوونە پێشەنگی معریفە و کەماڵ سالم و کوردی و نالی و مەولەوی مەلای بێساران شێخی مەسنەوی زێوەر و سەفوەت فانی و حەریقی ڕێپیشان دەربوو بۆ ڕێی حەقیقی محوی و بێخود و حەمدی و وەفایی قانع و ناری و سەیدی و جەفایی شێخی مەردۆخی و مەلای ڕەبیعی بوونە سپێدەی ڕێگاری وەعی ئەحمەدی خانی و مەلای ئەفەندی یا حاجی قادر یا هەمەوەندی یا خود صابری و پاکی و ئەسیری نوری عرفان بوون بەعەقڵ و ژیری فتحی و وصالی و خادم و حەمدون زاهد و عارف پیاوی خدا بوو حاجی تۆفیق بەک پیری قسەزان مەلای پیسکەندی و شێخی پارەزان مەلا کەریمی بەنامی مەشهور بوو بە ڕووناکی بۆ شەوی دەیجوور ئەمەی باسم کرد قەترەی یەک دەریان کە حوجرەی جاران هەمووی پێگەیان پەروەردە کران لەناو حوجرەی تار بوونە ئەستێرەی ئاسمانی شەوگار مادام کە دڵیان بە ئیمان ڕوون بوو زانست بۆ ئەوان بێ چەند چوون بوو ئەو کار خۆزان کۆ و پەیمانگا نەبوو کوردیش لە خوێندن بێ ئاگا نەبوو مناڵم زان کۆ و خوێندن خراوە بەڵام میلەتم خۆی لێ گۆڕاوە عالەم زەمانەی علم و سەنعاتە کورد هەر خەریکی مۆدێلاتە گەنجی ئەمڕۆمان کە پیاوی دوایی خەریکی بەزم و ڕەزمی خۆڕایی پیشە و ڕەوشتی با و باپیریان هەروار بەبێ هۆ چووە لە بیریان کورد بۆیە ئێستا بێچارە ماوە چون لە ڕێبازی باوکی لایداوە هەتاک و ڕێگەی باپیران نەگری ڕەنج بە خەسار و دەست بە تاڵ ئەمرین دەستت خۆش بێ و خی گەورە پاداشم بداتەوە زۆر جوان ئەم کەڵە پیا و زانە مەزنانەی کوردت ڕێکردوێتەوە لە شارە جوانەکەتدا ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەمویان بێ بە تایبەتتر مەحوی و مامۆستا مەلا محەممەدی ڕەبیعی خی گەورە لیان خۆش بێ کاک نەبەز وا دیارە کاتی بەرنامەکەمان بەرەو تەواوبوو نەچێ بەڵام من دووسێ پرسیارێکم ماوە پێم لە کۆتایی شعری زۆر لە شاعیرانە وە جەنابیش ئەوەندەی کە هەستم کردبێ ئەوە دەبینرێ کە بە تایبەت مەحوی لە کۆتایی هەموو نیوە دێڕێکی قەسیدەیەک یا کۆتاییەوە ناوی خۆی ئەهێنێ یان مەولەوی یان بۆ نەنالی سەرنجە یان قسەیەکەیە دەگوترێ ئەمە وەکو ئیمزاکردنێک وایە کە تۆ نامەیەک دەنووسی لە کۆتاییەوە ناوی خۆت و ئیمزایە دەنووسی هی واژێ سەرنجێکی تیژێک دەڵێ کە ئەمە بۆ ئەوەیە ون نەبێ خاوەنددارەتی مەحوی و هەر شاعیرێکی تری پێوە دیار بێ جەنابیشت لە زۆر لە قەسیدەکان تا نازناوی پێنجوێنی بەکاردەهێنیتەوە ئەم دوو سەرنجەی کەم باسم کرد کامیانە وە جەنابەت بۆ کامیان بەکاری هێنی هەردوو سەرنجەکە لە جێ خۆیایەتی تەبەن شاعیرانی کۆن وەکو ئێستا تەکنەلۆژیا بەقوت نەبووە کە من شعرێ بنووسم ڕاستەخۆ بە تۆ بگات ئەم شاعیرانە هاتوون ئاماژەکردن هەڵبەت ئەوە لە غەزەلا زیاتر هەیە لە غەزەلا لە شعرەکانی ترا زۆر بەکەمتر بینیومە هاتوون لە کۆتایی شعرەکە ئاماژیان بە ناوی خۆیان کردووە وەکو ونەبوونی ئەم شعرە چونکە تۆ ئەگەر سەیریکەی مەحوی ناوی جیایە لە مەولەوی ئەگەر بێت و مەولەوی بخێتە شوێنی مەحویەکە هەر یەکسەر ئەزانی کە ئەم شعرە با بڵێن ئەم بەیتە لە ڕووی قافیە و وەزنەوە تێک ئەچێت لەبەرەوە ناوی مەحوی ئەهێنرێت ڕاستەخۆ ئەم شعرە بناسرێتەوە کە هی مەحویە چونکە معلومە ئەو کات ئەوە نەبوو بڵاو بکرێتەوە و ماڵ و ماڵ بڕوات و خەڵک بیخوێنێتەوە ئەو شتانە لە لای خۆی بووە و چەند کەسێکی دەور و پشتی خۆی خوێندیانەتەوە ئیتر ئەگەر نووسی بێتیانەوە لەم دەست بۆ دەست لەو دەست بۆ دەست بۆ ئەوی ون نەبێت پاشان ژوکوتەوە فەرمی ڕێی دووەمیان زۆر تەواوە وەکو چۆنەڵێ خاتیمەی ئیشەکەی کە ئیمزایەکە خاتیمەی نووسینەکەیشی ناوی خۆیەتی وەکو ئاماژەکردنێک کە من ئەوە گەیاندم من ئەوە مت ئەوە بۆ شێوەیە اینجا منیش مادامێک شوێن پێی ئەوان هەڵبگرم لە غەزەلەکانمەوە ئیلا ناوی خۆم لە کۆتایی شێرەکە وەکو ئەتوانم بڵم یاسایەکی غەزەلیشە هەموو غەزەلێک بە شکلێکی عام بە شکلێکی عامەگە باسکە هەموو غەزەلێک ناوی شاعیرەکەی بێ لەسەر بێ لە کۆتایی کاک نەبەز چ کات و شوێنێک بۆ تۆ گرنگە لە شعر نووسیندا ئەمە بکەمە وەکوڵێ
پرسیارێکی بەر لە کۆتایی بەرنامەکەم ینی چکات و شوێنێک تۆ ئەجوڵێنە یان بۆ منە ئیلهامێکە بۆ تۆ کە تیا شعر بنووسی بۆ من لەوە چه شاعیرێکی وەکو جەنابتان شەو بۆی گرنگ بێ یان بۆ منە لە پەنای کەعبە و گۆڕی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆی گرنگ بێ کە شعر بنووسێ جەنابەت کام شوێن و کام کاتە بۆ شعر نووسینت ناتوانین کاک ڕیاز کاتێکی معەن دیاری بکەین کە بڵێن ئەلۆ کاتە شعر بە وجودیت ئەتوانین بڵێن شعر حاڵە ئەو حاڵی کە تۆی تیایت کە تۆی تیا ئەژیت ئێتە حاڵەکە ئەگەر بابەتێکی دڵشادی بێت بابەتێکی خەم ئامێز بێت بابەتێکی فیراق بێت بابەتێکی ویساڵ بێت ئەو ئانوسادی کە تۆی تیا ئەژیت یعنی ئەگەر جوابی پرسیارەکە بگوشین وەڵامەکەی بگوشین شعر لە کاتا نانووسرێت لە حاڵە ئەنووسرێت جار هەیە تۆ بە 2 ساڵ بە 3 ساڵ بە 10 ساڵ چەنەها شوێن ئەگەڕێی چەنەها شتت بینیوە ناتوانانی شعرێکی بۆ بنووسیت بەڵام ئەو حاڵی کە تایە ئەژیت حاڵەکە ئیتر ئەگەر وکوتم بابەتێکی کۆمیدی بێت یا بابەتێکی خەم ئامێز بێت تراژیدی بێت ئەو کاتە تۆ ئەتوانی شعری تیا بنووسیت زۆر باشە کاک نەبەزگیان من پێم خۆشە بە قەسیدەیەک یان بە شعرێکی تری جەناب کۆتایی بە بەرنامەکە بین و پێم خۆشە بزانین نزیکترین بەرهەم کە لە ئێستاوە نووسی بێت واتە کۆتا هەمین بەرهەم ئەومان بۆ بخوێنیتە بەڵام پاژەوەی کە من ماڵ ئاوایی لە بینەرەکانم ئەەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ برای بەڕێزم کاک نەبەز پێنجوێنی ئەمڕۆ هەوڵماندا بتوانین ئاو پرژێنێکی ڕۆحی خۆمان و ئێوەی بەڕێز و خۆشەویست بکەین تا بە گەیشتنەوەیکی تر و لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم و پێکەوە گوێبیستی کۆتا هەمین شعری کاک نەبەز پێنجوێنی دەبین فەرموودا خەمی دنیا سەری لێندا ئەم شەو تەشی عمرم مەراق بایدا ئەم شەو گەزۆی شادی بەسەر عالەم ببارێ لە من مەحروم بەشم بخاوە ئەم شەو چلۆن زاری ئومێد هەڵدەم لە کاتێ دەری شەشخانەکەم گیراوە ئەم شەو کە خەرمانی خەمم هەرگیز نەبێ سوور لە سروەی بای شەماڵچیمداوە ئەم شەو لە مەرکانەی ژیانە قەترە ئاوێ بەشی شادی بە من نەدراوە ئەم شەو کە سەیادی ئەجەل زانی بە حاڵی کەوی عمرم خەریکی ڕاوە ئەم شەو لەسەر کوانووی حەیاتی پڕ لە میحنەت کە بابی دڵ تەواو برژاوە ئەم شەو کەمانی زەوق چ بێدەنگ و خەمۆشە لە بەختی من تەلی پچڕاوە ئەم شەو وەرن یاران بکەن سەیری دڵی من بەتان و کۆی خەفەت چنراوە ئەم شەو دەبێ ساقی لە مەیخانە بکاشی کە پێنجوێنی بەبێ جێماوە ئەم شەو کە پێنجوێنی بەبێ جێماوە ئەم شەو